چاوەڕێ کلیپی ئوف بە ئازادی هونەر قوربانی داوێ وەزعەکە شڕە گوڵم مۆدل و میکپ ئارتیست دەبنە گۆرانی بێش ئاراسی خەپەگیان لە دادگا دەرکەوت هونەرمەندانی عەرەب دوانوسیان دێنە ئەم هەولێری خۆمان و حەفلەیان هەیە نەفید زەردیش کلیپێکی هەیە ئەوەندە خەتەرە نازانێ بڵای بکاتەوە یان نا چۆنن شۆک مەبن ترێندی ئەم جاراش چی سەیر و سەمەرەی تێدایە بە خێرایی پێتان دەڵێم چی بوو چی قەوماوە پەرواز حسێن لە دووری هەوادارانی سەبری نەما و 6 مانگا بە شێرپەنجەوە دەناڵێنێت بەڵام هێندە بە حەسرەتە لە سناپچات دەڵێت هاتمەوە یەک بەیەکتان دەبین و ماچتان دەکەم دەزانم هەموو کوردستان دوعام بۆ دەکەن بەس نەمزانی بەم جۆرە بەچێتان دەهێڵم و نازانم قسمەت بەکوێ دەگات ناوهاڵی کوردستان بەرز دەکا بۆ بکە هونەر قوربانی داوێ هونەر قوربانی دەوێت عەشەمما بیللا ئەمە قسەی من نییە هی ئاراسە ئاراسی خەپەگیان ئەوەی کۆڵان بە کۆڵان بە دوای کچێک ڕای دەکرد ئێستا هاوار بۆ هونەر دەکات دەژڵێت 15 ساڵە خەریکی ئەشەممابیلام و زۆر ماندوو بووم ئاراس پێی ناخۆشە بە هەموو کەس بڵێن هونەرمەند گۆرانەکەی معنادارە بەڵام داخەکەم هێشتا زۆر نەبینراوە ئازادی قوربانی داوێ ئارە فرێشتنی داوێ دەیبانە بگرن ئەگەر ئەتوانن ڕێک گۆرانی تازەکەی بانەشیروان بەمە دەست پێ دەکات بانا چەند ڕۆژێکە جانتای دڵانی بڵاو کردوتەوە گۆرانەکە هەر بڵاو بۆ هەرا لەسەری دروست بوو ئەمەش هەمووی بەهۆی جوڵە و جلوبەرک و بڵقی بنێشتەکەیەوە بوو بانا هەردەمێکە ئەم ستایلە تایبەتمەندەی بۆ خۆی دۆزیوەتەوە و هەوادارەکانیشی حەزیان لێتی جیهان شوێنی لێرە نەما و سەرەوەی بۆ بگەڕێن جیان هاشم کە ماوەیەک پێی دەڵێن مۆدل و ماوەیەکی تر میکپ ئارتیست ئەم جارەوە گۆرانی بەش دەرکەوتووە کلیپەکەی تازە بڵاو بۆتۆ زۆر دەنگی داوەتەوە دەزان بۆچی وتم سەرەوەی بۆ بگەڕێن چونکە خۆی لە بەشێکی گۆرانەکەدا دەڵێت فۆک مەکانی فۆک گۆرانەکە ڕای جیاوازی زۆری لەسەر دروست بووە و هەندێک دەڵێن ئیشی ئەو نییە گۆرانی بڵێت و هەر ماوەیەک کە دیارنامێنێت شتێک دەکات بۆ ئەوەی بێتەوە مەیدانەکە هەندێک تریش دەڵێن کارێکی باشی کردووە جانەتیجە هەرچیەک بێت ئەوەی دیارە تا ئێستا گۆرانەکە خۆی داوە لە ملیۆنێک بینەر دڵم پڕە بۆ مناڵەکانم چونکە مناڵەکانم گەورەن ئەقلیان پێشکێ ئەوەی ئەم ماوەیە ژنە هونەرمەند شەهێن جەمال و کاروان ئاواتی هاوسەری باز دەکرا هەر شەڕ و ناخۆشی بوو تەنیا ئێمە قسێکی خێرمان تێدا کرد چەند ڕۆژێک بوو ناکۆکی خێزانی شەهێن و کاروان بووبووە بنێشتە خۆشەی سۆشیال میدیا هەردوو هاوسەرەکەش قسەیان لەسەر یەک کرد و گلەیان لە یەک هەبوو بەڵام مایکی 1964 چووە بەردەمی شەهێن و پێمانوت بعد و قسەی خێری تێدا بکەین ئەویش وتی کاروان باوکی منداڵەکانمە و بابگەڕێتەوە ئێستاش هەر خۆشم دەوێت بەڵکو خوایە ئەمە ئاوێک بە ئاگرەکەدا بکات و پێکەوە شاد و شکر ببنەوە من لێرە داوای لێکم بابگەڕێتەوە باوکی مناڵەکانمە ئێستاش خۆشمەوێت من ژێنم ژنجیانە بێژین و بڕاتان بێت یەکێک لە گۆنا زۆر جوان و پڕمانەکانی ئەمساڵ ئەوەی جووتە خوشک ژێوەر و ژولیایە لەگەڵ ئەسرین سەفەری ئەگریجا ناوی گۆرانەکەیە جا بۆ بڵین گۆرانی لە گۆرانی دەرچوە و شاکارێکی سینەماییە و شەو ئاوازی جوان تێکەڵ بە کلیپێکی ناوازە بووە بێگومانم ئەسرین سەفەریش دەناسن ئەو ژنە دەنخۆشەی یەکێ دەیوت یابانیە و یەکێکی تر دەیوت چینیە ئەو کاتەش هەر 1964 قسەی لەگەڵ کرد و باسمان کرد چیە و چ کارەیە ئەمن ژنم ژن ژیانە ئەگەر بە قسەی من دەکەن کلیپەکە ببینن دەڵێن هەموو جارێک گۆزەلەکانی بەساقی نایەتەوە ئەمەڕێک بۆ بڵند ئیبراهیم و ئەلەند حازم ڕاست بوو هەر ئەوەندەی چەندی منێکی فیلمی گودنایت سۆلجەر بڵاو بووە کەس نەما قسەی لەسەر نەکات دەڵێن فیلمەکە دیمەنی نەشیاویتیایە و بۆ کۆمەلگای ئێمە نابێت بڵند ئیبراهیم جوابی ئەو قسانی دایەوە کە لەسەری دەکرێن و لە فەیسبوک نووسیوێتی من ئاگاداری ئەوە نەبووم دیمەنی نەشیاو لەناو فیلمەکەدا هەیە بێبەرامبەر وەک پشگیریەک بۆ سینەمای کوردی لەم بەشەدا بەشدار بووم و گۆرانیم بۆوتون داوای لێبوردنتان لێ دەکەم ئەلەند حازمیش دەڵێت تەڕ و شک پێکەوە مەسووتێنن ئاگاداری ناوەڕۆکی فیلمەکە نەبوو داوەزێڕین ئاگادار بە ڕۆمی هەرکی پێت بزانێت قۆڵت لە بنا دەبڕێت ئەڵێ زاوای دەوڵەمەند بەس بۆ ئەو باشە قۆڵی ببڕیت جا ئەوەشی ئاشکرا کرد کە کەمترین پارە کە بۆ ئاهەنگێگوەری گرت بێت 20 وەرەقەیە کابراایەک دێچێ وتێلێکی پێنجستێرە حەجزەکات 2 کیلۆ زێڕەکرێ ئەرەوەڵەوە باشە قۆڵی ببڕێ
لە هەر شوێنە گڕۆمی هەرکی دەربکەوێت جگە لە گۆرانی خۆش چاوەڕێی بەزم و نوکتەی لێ بکەن هیچ کاتێک دەرفەتی بەردەم کامێرا لە دەستنادات بۆ ئەوەی قسەیەکی خۆش بکات. ئەم هەفتەیە پەیامنێری 1964 لە حاڵ و ئەحواڵی پرسی وتی بوومەتە 30 years old 30 old years. ڕۆمی هەرکی دەڵێ خۆم فێری ئینگلیزی دەکەم و بەڵام جارێ بەشی ئەوە ناکات پرسیارم لێ بکەن. ڕۆمی لەگەڵ هەردی سەلامی گۆرانێک دەڵێ بەڵام دەڵێ هەردی لەگەڵ بادینی وەزعەکەی شڕە. هي الشرة بس ان شاء الله باش دبي. ئەماوەیە هەر ئاهەنگە و بەویتر دەڵێت بڕۆ بەولاوە دیانە حەداد و وائیل جەسار و ئەحمەد سەعد و شەزا حەسوون هاتنە هەولێر و چەند ڕۆژێکی تر جۆرج وەسوفیش دێت ئەوەی پاشای تەرەب ڕەنگە ڕیکۆردەکە بشکێنێت چونکە نرخی بلیتی VIP دەگاتە $500. ئاهەنگەکە 26 مانگ لە هۆڵێکی عنکاوە دەبێت لە هەولێر ئەوانی بەڕێوەی دەبن دەڵێن لە ئێستاوە بلیتی فرۆشتن دەستی پێکردووە و زۆری لێفرۆشراوە. چاوەڕێ کلیپی ئوف بن ئوف. نەڤید زەردی کلیپێکی خەتەری بەدەستەوەی و دوو دڵیان کردووە و نازانێت بڵاوی بکاتەوە یان نا. هەندێک دەڵێن بۆ خاتری خوا دژی کولتوری کۆمەڵگایە و هیچ شیاو نییە. دەزانن ناوی کلیپەکەی چییە؟ هەر ئەوەش نییە. ها لەگەڵ کچە گۆرانی بەشێکی تاجیکستانی نیەتی گۆرانی هێنا و دەڵێ چاوەڕوانی دوێتێکی زۆر گەورە بن. هەوادارە سەرسەختەکانیشی دەڵێن تەنیا هونەرمەندی کووردە گۆرانی و موزیکی کوردی بردۆتە دەرەوەی سنوورەکانی کوردستان. ئەیەوە چی دەڵێن؟ لە کوردستان تاجیکستان لە ئۆزبەکستان ئەفغانستان